هەندێک دەسەڵاتێکی پێداین لە خەرجی دەرماڵەکان بە پێی یاسا و ڕێنمایەکان ئەمە شتێکی زۆر باشە لەبەرەوە ڕێخستنی لێرە باشترەوە گەوەی بڕاتە ناو وەزارەت و فترێکی زۆری پێ بچێتەوەیە باڵە ڕۆتی ناتە لاری نەبوونی خوێندنی ماستەر و دکتۆرا ئەمانە کە ئێمە لێرە ڕزامەند بینەوە فەرمانبەرە ئەگەر بزانی توانای هەیە یاخود ئەو پۆستا هەیە کە مەسەڵەن هەڵوەشانەوەی گرێبەستی کشتوکاڵی بەهۆی سەرپێچی و بێدیان جوتیارەکە خۆی داوای هەڵەشانەوەی کردبیێمانە ئەمە یەکێکە لە دەسەڵاتەکان بەڵام ئێمە لە پێشتریشە لە وەزارەت ئەمە ناکرا لە بەرەوەی کڕین و فرۆشتنی پێوە نەکرابێ ئێمەش بزانین هەر زەویە کڕین و فرۆشتنی پێوەکراوە بەڕاستی جێبەجێ ناکەین بە وەکو وەزارەت ئێمە ژەمە جێبەجێ ناکەین مەسەلەن پێدانی دەسەڵاتی گواستنەوەی گرێبەست گواستنەوەی گرێبەست لە باوچێکەوە بۆ ئەولادەکان یاخۆ بۆ خێزانەکەی ئەمانە ئەبوو جاران بڕاتە وەزارەت یا بۆ سەرێکێک لە وەرەسەکانی ئەمە ئێستا شتێکی زۆر باشە یاخۆ بەهۆی مردنی ئەو کەسەوە بوو بێ بڵێن تەرخانکردنی زەوی بۆ پرۆژەکانی سامانی ئاژەڵ لێرە بڕێبەراتێکمان هەیە بەناوی سامانی ئاژەڵ مەسەڵەن پرۆژەی پەلەوەری گۆشت وێلکە کارگەی ئالی مەسەلە جوچکەڵێنەر مەفقەس پرۆژەی ئاژەڵی پرۆژەی حوسی ماسی مەسەلەن پرۆژەی خانی پلاستیکی یاکو هەنگەڵان ئەمانە لەم بابەتانە ئەبوو بۆ تەرخانکردنی زەوی بیبینەوە بۆ جەنابی وەزیر ئەبوو بڕاتە ناو وەزارەت و بڕاتە ناو بەڕێبەراتی گشتی زەویزار و لێ بۆ جەنابی وەزیر و دیسانەوە بە هەماشیەوە بگەڕێتەوە بەلامان ئەمە کارێکی زۆر باش کردو بۆمان